بسم الله الرحمن الرحيم. ئەوڕۆ دەمەوێتن باسی مۆزوعێکی زۆر گرنگ لە بۆ ژیانی هەمووان بکەین. خۆت بناسە تاوەکو خوات بناسی. خوای گەورە دەفەرمێتن تەمەشا خۆتان بکەن، بیر بکەنەوە لە خۆتان. ئینسان هەمومان ژنی پیاوی گەورەی کچکەی، کوردی، عەرەبی، تورکمانی، ئەجنەبی، هەرچی، هەر قەومێتەکی، هەر ڕەگەزەکی، هەر زمانەکی پێک هاتی لە جەستەکی. ئەو جەستەیە سایقەکی هەیە، دەیهاژواتن، نەفسە وەکو سیارەی سایقەکی هەیە، دەیهاژواتن، خودی نایەتە ناو جەستەکەی. بەڵام ئەو جەستەیە شتێک تێکەری ناوی بووە پێی دەرێن ڕۆح. ڕۆح دێتە ناو جەستەکەی، کەواتە لسقی پێونووسانی ڕۆح لەگەر جەستەی ڕابطەکەیە نەفسە. ئەو نەفسەیە ئەوەی بزانن زانیاری تۆپ دەربارەی ئینسانی لە زۆر جیان دەستەوەستان ڕاوەستایە، لە زۆر جیان نازانیتن. ئەگەر تەمەشا کتابەکانی طبی بکەیت لە مەرحەلەیەکە و تاوەکو دراساتم تەواو کرد، چەند کەلیماتێک هەبوو هەمووی بەڵگەی نەزانینی و دەستەوەستانیتی دەنووسرێت. کۆنجێنیتەڵ، ئەنناون، فامیلیال، ئیدیۆپاتیک، ئەو کەلیماتانە دەنووسرێتن. دەبی ئەوانە هەر بگرین، چونکە لە ناو هەموو زانستی پزیشکیدا قال الله و قال ڕەسوول نییە. دەبێت ئەوی جوان جوان بەم خۆشەویستان بگێنم. هەمومان پێک دێین لە ڕۆح، لە جەستە، کە لسقی ڕۆح و جەستەی تشغیلەکەی نەفسەکە. ئەو نەفسەیە داخلی ناو جەستەی نابیتن، وەکو سایقەکی، وەکو سایقی تیارەی یاخود سایقی سیارەی ناچتە ناو مەچینە و کۆنتێندی سیارەکەی، بەڵکو دەیهاژواتن. ئەوجا هەمومان مێشکەکمان هەیە لەسەرمان بە بڕبڕی پشتی بە دەمار و بە 12 جۆت دەماری، کە جۆت دەماری دانەچان لە بۆ چاوی دێن، ئۆپتیک، ئۆلفاکتەری، ئۆکیلۆمۆتەر، یعنی 12 جۆت دەمارمان هەیە لە مێشی لە بۆ دێتن و ئیعاز دەداتن. بەڵام ئایا ڕۆح وەزنی چەندە؟ ئایا ڕۆح لە چەندەرە؟ ئایا ڕۆح بارستەی چەندە؟ ئەو شتانە ئەمە نازانین، نەک ئەمە نازانم، کەس نازانێت، هێتا ئێستا کە علمیش نەیدۆزیتەوە. بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سەلەم دەڵێت نووستن برای مردنیە. کاتێک کە دەنووین ئەو ڕۆحە لەو جەستەی جیا دەبیتەوە، بەڵام ڕابطەکە لسقەکە نەفسەکە مایە. کاتێک تەقک دێتن بە ئاگا دێن ڕۆحەکە دێتەوە ناو جەستەی، دەبینێنە ناو خەوێ لە شوێنێکی زۆر لەزەت دەبینی، زۆر ناخۆشی دەبینی، ئەتوانێت لە شوێنی خۆشتی، ئەوە ڕۆحەکەیە، بەڵام ڕەبتی بە جەستەی مایە بەهۆی ئەو نەفسەیەوە. بەڵام هەمومان من نەفس واحدە، نەفسمان کە سیاقەی دەکە. ئەو نەفسەیە دەبیتە دەرەجات، هیوا هەیە دەیگاتە دەرەجەی مطمئنە، یان نەفسی لەوامە، یان نەفسی خەبیثە. و بشزانن كل نفس ذائقة الموت، هەموو نەفسێک دەبی تامی مردن بچێژی. کاتێک کە نەفس دەمریتن، ئەو ڕۆحە لەو جەستەی جیا دەبیتەوە. کاتێک کە جیابەوە ڕۆحی کەسمان پیس نییە، ڕۆحی هەمومان خوای گەورە پێی بەخشینە. بەڵام کاتێک ئەبە و جەستەی لە دنیایە کە سەرکەوتوو نابی، ئەو ڕۆحەیە دەچیتە ئەسفەل سافلین. ئەگەر ئەو جەستەی خۆت بە پاچی ڕاگرتی و نەفسی خۆت کۆنتترۆل کردی، ئەو سیاقەی کە ئەتوو کۆنتترۆل دەکات دەچیتە علیین. لۆیەکە ڕۆحەکانیان بەرز دەکرێنەوە، لە جەستەی دێتە دەرێ بەرز دەکرێتەوە یان نزم دەکرێتن. ئەو جەستەیە قیمەتی نامینێ، ئەو جەستەیە بەهای نامینێتن. جەستەی هەمومان لە خۆڵی دەتاوێتەوە، دەبیتەوە خۆڵ، و خواردنی ئەو جەستەیەش خۆڵە. تەمەشاکە ئەگەر کەبابت خواردبیان سابارت خواردبین، یان مباشر لە خۆڵی هاتیە، یان غێر مباشر لە حیواناتی هاتیە. حیواناتەکەش هەر بە خۆڵی گەشە کردێ، بەجێ و بە گەشەی لەسەر خۆڵی بووە. کەواتە ڕۆژانە گە تەمەشاکە ئەو خواردنی خۆ چەنگێک خۆڵە، چەنگە خۆڵی دەخۆی کە ڕۆژانە، و هەروەها ئەو چەنگە خۆڵەیە لە جەستت تەقویەت پێداتن و پاشانەکە ئەو جەستەیە لە ناو دەچیتەوە، دەبیتەوە خۆڵ.
کەواتە ئەوەی کە گرینگە لە ناوماندا ڕۆحەکەیە و ئەو نەفسەیە تەمەشاکە هەمومان سێ هێز پارمان پێوەدەنێت لە بۆ ئیشی باشە، سێ هێز پارمان پێوەدەنێت لە بۆ ئیشی خراپە. ئەو هێزانی کە پارمان پێوەدەنێت لە بۆ ئیشی باشە چییە؟ دینە، قال الله و قال الرسولە، قورئان و حەدیثە، پێمان دەرێت چاکەی بکە. دووەمیشت کە پارمان پێوەدەنێت لە بۆ ئیشی باشە عەقڵە. سێمینیان کە پارمان پێوەدەنێت لە بۆ ئیشی باشە ویجدانە. هەمومان ئەو سێ هێزەمانێ پارمان پێوەدەنێت. سێ هێزی شەیە پارمان پێوەدەنێت لە بۆ ئیشی خراپە. یەکەمینیان شەیتانی مەلعونە. شەیتان وجودی هەیە، گوتێ خوای گەورە لێم گەڕێ با لە ڕێیان لا دەدەم ئللا ئەوانەی کەوا ئیخلاسی تەواویان هەیە لە بۆ دین. کەواتە شەیتان وجودی هەیە. دوایە کە ئەو نەفسەیە نەفس وەکو دەرێ ئەگەر بیگری مشتێکە ئەگەر بەری دەی دەشتێکە، یعنی ئەگەر نەفسی خۆت کۆنتترۆل کرد، سیاقەتەکەت مەزبوط کرد، ئەوە دەتوانین کۆنتترۆلی بکەیت. ئەگەر نا بەلا ڕەتدا دەباتن لێیەکە بەرەو ئیشی خراپە دەبات. سێمینیان حەز و ئارەزوەکان و ئەو غەریزانەی کە ناو ناخماندا هەمومان غەریزەمان تێدا هەیە، ئەو حەزانەی کە تێماندا هەیە بەرەو شتی خراپمان، بەڵام کۆنتترۆلکردنەکەی سیاقەکەی کە زۆر زۆر گرنگە و هەمومان بەشەرین. بەشەر یعنی خاوەن پێستی، بەڵام ئەو بەشەرەیە هیوا هەدەچیتە ئەسفەلە سافلین، دەبیتە کافر، دەبیتە منافق، دەبیتە مجریم، دەبیتە زاڵم، هیواش هەیە دەبیتە مسلمان. مسلمان هەتا دەبیتە باوەڕدار پێویستی بە دوو هێزی هەیە، یەکەچیان زەمەنی پێویستە، دووەمینیان معلومەی پێویستە تاوەکو ببیتە موئمین، تاوەکو ببیتە متەقی، ببیتە سابر، کەوا لەو دنیایەی هەمومان نەتیجەکەمان ئەوەیە کەوا دەبی بەجی بێلین ئەو دنیا، بە منداڵی هاتینە و بەجی دێلین. لەو فترەیە دەبی بڕژێن نەژێر خاک لە بۆ سەوزکردنی قیامەتی خۆمان. ئەوەیە ئەسڵی بوونمان لە ژیاندا لە ناو تاقیکردنەوە چی داینە هەمومان مشتەرەکین، هەرچەندە ئەسئیلەکانی قیامەتی کەشفە، بەڵام زۆربەی خەڵک ساقیتە، زۆربەی خەڵک ناتوانی شاکر بیتن لە کاتی نعمەتەکان، ناتوانی سابر بی لە کاتی ناخۆشیەکان، کە ئەوە مەطلوبە لە کاتی خۆشیدا شکرانەی بکەین دە لە سەردەی وەربگرین، لە کاتی ناخۆشیدا سەبر بگرین دە لە سەردەی وەربگرین. ئەوەی بزانە هەمووی تەواو دەبی، ئەوەی بزانە ئەتوو میوانی لێرکانە دڵنیابە ژیانمان دوو چاو تروکانە، چاوت بچقێنە وەختی خۆی مندار بووی، دڵنیابە چاوت بچقێنە ئەو دنیای بەجی دێلی. ئەوەی ماشتە هەر چاوت تروکانەکە. لۆ یەکەم باشترین شت ئینسان لەو دنیای بیکاتن یارمەتیدانی خەڵکیە، حاجەی خەڵکی جێبەجێ بکاتن کەوا لە پێناو ڕەزامەندی خوای گەورە، چونکە فی سەبیل الله لە قورئانی واتە فی سەبیل الناس، یعنی نەخوای گەورە پێویستی بە مزگەفت نییە، پێویستی بە خەستەخانەی نییە، پێویستی بە بیری نییە. فی سەبیل الله ئەسڵەن پێویستی بە جیهادیش نییە. خوای گەورە هەر خوایە، خوای گەورە مالک المولکە، ساحیبی هەموو شتێکیە، بەڵام ئەوەی بزانن چار کەس لەسەر ڕێگای ڕاستە، ئەوانەی کە لەسەر ڕێگای ڕاستن پێغەمبەرانن، صدیقینن، شوهەداءن، ساڵحینن، ئەوانە ڕەفیقی پێغەمبەری دەبن، ئەوانە دەگەنە لقای رب العالمین. خوای گەورە بە بەهشت بەرینمان شاد بکە، لە هەر هەشت دەرگای بەهشت ڕوخسەتمان بدا بچینە ناو بەهشتێ. نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی، نەخۆشخانەکە لە پێناو لادانی ئازاری نەخۆشان لە بۆ جوانکردنی قیامەتی خۆمان دروستمان کردیە. لێ خۆشبەختە ئەوی بەشدارە لە میهرەبانی. ژمارەی فاسپەی FIB میهرەبانی 0750 115 خۆشبەختە ئەوی بەشدارە لە میهرەبانی. ڕۆژ بە ڕۆژ پیشکە خێرەکانیشی بەرز دەبیتەوە، ڕۆژێک دادێتن، ئەمە لە بن خۆرەینە لە خستەخانەی میهرەبانی بیمەی تەندروستی لە بۆ یەتیمەکان دەکاتن و لۆمان دێ خێری و چاکەکان لۆمان دێ، چونکە سەدەقە جاریە زۆر زۆر گرنگە لە ژیاندا. ضع بصمتك في الحياة، وەرە خۆت تەخیر مەکە، ئەتوش بە بەشێک لەوەی کەوا هەنی خەڵکی بدەین لێدەن سەڵاواتان لێدەن. اللهم صل على سيدنا محمد. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.